هەر یەک معناوی یەک شتە ناڵێ خوا ئیسلاحەتەکە چونکە مەسیح پێمان دەڵێ ئەڵێ نازان کە باوکم هەموو کار ئیژەکە کارەکە کەواتە ینی ئەگەر تۆ بیت هەر بە پەیمانی تازە و بە پەیمانی کۆن خوددا دایمەن لە کارکردنە بەڵام لەو شتانەی کە کردی یعنی مرۆڤی دروست کرد ئیتر مرۆڤ خۆی مەسەلەن چۆنەڵێ هینە بێت چۆنەڵێ دروستە بن لە ئێمە لەوانەوانێ مەسەلەن باغ و باخاتەکەی مەسەلەن ئەستێرەکان خۆر و مانگ و عەرز تۆ دینویتە خۆرێکی کە دروستکە دوێنیتە مەسەلەن مانگێکە بەسەرمانە بڕات پێگەی لە من براکەم ئەمە لەسەر ئەوانەیە ئەوەیە وشەی تەواوبوونی بەکارهێناوە پێش ئەوە کاکە گیان دەقەکە لە کارەکانی کردبووی تەواو بوو ئەمە بە تێگەشتنی تۆ ئەمە تەواوە خوددا لە کارەکانی تەواو بوو تەواو ئیتر کاری تری نەما بۆ خەڵقکردنی زەوی و ئاسمان ئەمە تەواو بوو دوای ئەوە هەم دەست پێ ئەگە ئینجا لە ڕۆژی حەوتەمدا لە هەموو کارەکانی کە تەواو شوویدا ئاخر پشودان لەوێ غەڵەتە بەکارهێنراوە پشودان هەمومان ئەزانین ئەوەی تۆزێک کوردی بزانێ و ڕێزمانی کوردی بزانێ لە مانای وشەی کوردی تێبگەیە پشودان بۆ هیلاکی بەکارهێنرێ هیچ ڕۆژێک نییە پشودان لە زمانی کوردیە بەکارهێنرێ بۆ تەواوبوونی کاری ئیلا ئەگەر تیابێ ئینجا ئەڵێ ئەم کارە ئەم کابرا کەسەکە لەم کارە تەواو بوو ئینجا پشوویدا آخر زانین چۆنە سەیری کە پشودان لەوانێت تۆوات لی تێبگەی باز بەڕێز ئەم لە موشێ بۆ زۆر کەس هەتا لەگەڵ یعنی مناقەشەشمان کردو لەگەڵ خەڵکی کە لە خەڵک ئەوانی کە موسڵمان بوون ناموسڵمان بوون یعنی لەوە تێگەن من حتا لەم دنیا مەسەی حساب بۆ نمونە من لە دەرەوەم بڕوا بکە ئەم کەس ڕەخنە لەوە ناگرێت چکە تێئەگەن چکە ئەزانرێت کە تۆ ئیشێکت کرد پشووی لەسەر ئەی مەسەلەکە چییە خوددا بۆ ئێمە یعنی بۆ من و توێ جناخۆ خوددا پێویستی بە پشووبوون یەک دەقعفو کاک مەسی ئەوەدە خۆت ئەڵێ کەسێک کارێکیدا پشووی لەسەرەدا بۆ خوددا ئەگەڕێتەوە برا جوانەکەم ئیسا من بە تۆم وتم چی وتم بۆ مرۆڤ من بۆیە ئەگە تۆ وەکو مرۆڤێک قسە بکەی خودداش بۆ مرۆڤ قسەی کردووە خۆ بۆ خۆی قسەی نەکردو خۆی چی پێویستی بەوەیە مەسەن کە کات شمولی نەکا وانە ئێستا من بە تۆڵم ئەڵم ئەگەر خوددا کات شمولی بکردایە ئەمە ئەچۆ شتێکیکەوە بەڵام خوددا بۆمان شیەکاتەوە ئەڵێ لەو کارانەی کە کردی بەڵام ئەگەر وتی خوددا خودی خۆی پشوویەوە ئەم قسەکەی توێ بەڵام کە وتی شتەکان ئەڵێ تەواو بوو یعنی لەسەر خاچ کە کاتێ لە خاجی ئەڵێ تەواو بوو یعنی شتەکان و کەمیان ئەمە چی ئەمە پێشبینیە بۆ من و تۆ یعنی تۆ ئەڵێ وشەی تەواوبوون و وشەی پشودان هەمان مانایە سەیریکە برا جوانەکەم میسە تۆ نازانم شتەکانەتەوە یا ناتوێت تێبگە یاتوێت تێکەڵ بەس ئەوم پێ بڵێ باش سەیریکە وشەی تەواوبوون تەواوبوون نەزانی واتە سەیریکە سەیر ئیسا من کارێکەکەم سارێ دروستەکەم ئەگەر لەسەر ئەم سارێ پشوم ماوەتم تەواوەتر ئەمە ساری کە لەمە دروست ناکەم ئەمە تەواوم کردو و ئەگە بژلم پشوم ماوە لەسەری بچموانێ سارێ نوعێکی کە دروستکەم پێویست ناکات تۆ پێم بڵێ ناچۆنەوە تۆ ئیساحەتی کورتۆتە نابێشتی تر دروستکەی بەردەوامبوونی خوددا چییە مەسەن بۆ نمونە هەموو شتەکانی بۆ ئێمە کامل کرد ئیتر پێویست ناکە ئادەمێکی کە دروستکاتەوە حەوایەکی کە دروستکاتەوە لەوانەوە خۆی لەوانە یعنی بۆ نمونە ئێستا تۆ خۆری دروست کردووە پێویستی بە خۆرێکی یعنی عەرزی ئێمە پێویستمان بە خۆرێکی کە نییە پێویستمان بە مانگێکی کە نییە کەواتە کاملی کرد کە کاملیشی کرد شەرت نییە من بڵێم ئیتر خوا ئەستێری تر دروست ناکە خواشتی تر دروست ناکات تێگەی لە من ئەمە بەڵام پرسیارەکەی من ئەوە نییە من ناڵێم خودای ئەوەشی دوای ئەوە خودداشی تر دروست ناکە لەو شەش ڕۆژەیە کە باسی کردووە ئەو شتانی کە ئەڵێ هەموو شتێک بەباشی دروست کراوایە بەڵێ باشە خوددا ئەگەر لەسەر ئەم شتانی کە لەم کاتەیە دروستی پشووی لەسەررا بەڵام ئێمە ئەگەر ئەستێرێکی کە بدۆزینەوانێ یعنی شتێکی کە بدۆزینەوانەیە بێ بڵێن ئاوەتانە خوا تەواومە دش بەیەکە لەبەرەوەی خواوتێتی تەواومە پشوم ماوە ئەم شتە دروست ناکەم و شێ ناکاکین بۆ خوددا نییە پرسیارەکەی من ئەوە نییە پرسیارەکەی ئەوە نییە بەڵام ئێستا کە قسە ئەکەین ئێمە ساڵین ئەڵێ خوددا لەو کارانی کە کردی پشوویدا ئەتر نازانم یعنی نەیوتۆ خوددا پشوویە ئەگەر بیوتە خوددا خودی خۆی پشوویە ئەمە قسەکەی بەڕێز بوو وایە ئەگەر وای بووتە چی غەڵەتی تیا بوو کاک مەسیح ئەگەر وای بووتە گوێ بگرە ئەگەر وا بڵێ لەسەر چی لەبەرەوەی خوددا لەسەر و کاتەوەی لەسەر و مەسەلەن ئەم جەسەدە ئێمە ئەو ڕۆح پێویستی بە ئیساحەت نیە پێویستی بە خەو نیە پێویستی چکە ئەمە کاتێک کە ئەچینەوە بەلای خوددا
لە ڕۆژیدا تۆ هەمومان نەبینەوە بەڕۆح ئیتر پێویستمان بەم جەسەدە نییە کە بیری لێ بکەینەوانە لەو دنیا من یەک شتی تریژێ هەر وەکو بەڕێزی وازام تۆ ئەگە مسلمان بی ئەمە باوکم خوافیکان حکاتی زۆر بۆ باسەکردی ئەوی کاتە سەیری ئەچی بۆ بەهەر سەیری چۆلەکەیەکەکەی لەسەر دارێکە چۆلەکە ئاخۆیت و چۆلەکە ئەفرێتەوە چێتەوە ئەوێ یعنی بەڕۆح و بە مێشک تو ئەیخۆی نەک بە جەسەدە و ببێتەوە بە پیساوی ببێتەوە مەسەلەن بە خاڵ و خۆک وەم شتانە مەبەستم چێشتی ڕۆحی ئەبێ لی تێ بکەیت بەڵام ئەگەر تێوەکو جەسەد قسە بۆ بکەم بڕوا بکەم من و تۆ لەوانەیە چەند جاریتە هەر قسەکەین لەسەرم بابەتەن تێناگەین بەڵام ئەمە مەسەلەکە ڕۆحیە بگورن بەرەزان من پێشەوەی بەجێتان بێڵم یەک پرسیار ئارەسەی هەمووتانەکەم بەجێتان هێڵم